ئاهامارێ باخشکە ڕۆژ بۆ لای چۆ لەکەکە چۆلەکەکە پەیزانی خێرا هەرچوو لەلانی. چۆن هەز بە خۆشەویستیەکەیت؟ گرنگت پێ ئەدەن باوەش پیاکەن ماچ دەکەن یعنی هەشتێک لە خۆشەویستیە هەبوو دایک و باوک بۆ دەڕابڕە چکە تاکە کەسە کە مناڵەکەی خۆش بوێت. کاتێک تۆ هەڵە بیت یاخود مناڵەکانی هاوڕێت وەکو تۆ هەڵە بن ئەبێ ماف بە دایک و باوکیشیان بن کە لەیان تووڕە بن یاخود سزایەکی بچووکیشیان بن لە بەرەوەی کە هەڵەن. بڕۆین ڕیکۆردە؟ ئەی بۆ قسە ناکەن. سڵاو چۆنن؟ بیرمەکردن. سڵاوتان لێبێ ئەم کاتەتان باش بە هیوام کە زۆر 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 باش بن. من زۆر دڵخۆشم کە لە بەرنامەیەکی نوێی تایبەت بە سۆشیال میدیای کورسات گەڕامەتەوە بۆلاتان بۆ ئەوەی کە هەر جارە و گفتوگۆ بکەم لەگەڵ مناڵێکی هاوڕێم. ئەم بەرنامەیەمان ناوی گفتوگۆیە لەگەڵ تەوار. جا ئەمڕۆ میوانێکم لایە تۆ بڵێن کێدە میوانەکە پێتان بناسیێنم. پێیان بڵێم کەی؟ بەڵێ. ئاڵینمان لەگەڵایە. ئاڵین چۆنی؟ باشم تۆ چۆنی؟ یاخوا باش من زۆر زۆر باشم زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ یەکەم مناڵی لەم بەرنامەیەمان کە ناوی گفتوگۆی تەوارە. منی زۆر دڵخۆشم. چۆنە شوێنەکەمان بەدڵتە؟ بەڵێ زۆر زۆر جوانە. زۆر سپاس دەکەم زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵمانای بۆ ئەوی کە پێکەوە گفتوگۆ بکەین. جا ئێوەش بینەران لەگەڵمانە بن بزانن دەربارەی چی گفتوگۆکەین بابەتەکەمان چییە لەبەرەوەی کە کاتێک لەگەڵ مناڵان قساکەی زۆر خۆشەکە باسی کۆمەڵێک شت بۆکەن یاخود لە ڕوانگەی ئەوانە و بابەتەکان ئەبینین و ئەبیستین. اینجا سەرەتا پێم خۆشە بە گۆرانیەک دەست پێ بکەین. باش. تۆ گۆرانیەکی کۆنی ئەوسای مناڵان نەزانی؟ وە بەڵێ. ناوی چییە؟ چۆلەکەی ژیر بەڵێ. کەواتە گوێمان لێ بگرن بزانن پێکەوە دەنگمان خۆشە با بیڵێن. یەک دوو سێ. ئاهامارێ بەخشکە ڕۆژ بۆ لای چۆلەکەکە چۆلەکەکە پەیزانی خێرا دەرچوو لەلانی. چۆلەکەکە پەیزانی خێرا دەرچوو لەلانی. ئاهامارێ باخشکە ڕۆژ بۆ لای چۆلەکەکە چۆلەکەکە پەیزانی خێرا هەرچوو لەلانی خۆی گایاندا سەرکانی خێرا هەر بە فڕکانێ با بزمی چن گودان خێران سێشە بیبچووک سپی و هیمن هێلکەی مەربە هێلا نەگەی. هاتەکە چەپڵە لێبێن بخۆبان. ئافەرم دەنگ زۆر خۆشە. دەنگی تۆ خۆشترە دواتر پێمان بڵێنەوە دەنگی من خۆشتر بوویان. زۆر چاکە با دەست پێ بکەین. سەرەتا پێم بڵێ چۆن هەز بە خۆشەویستیەکەیت؟ کە کەسێک میهرەبان بوو و خوێنشیرین بوو کەسێکی دڵپاک بوو ئەوە ئێمەش خۆشەویستی بۆ تەرەبڕینە بێ خۆشمان ئەی پێم بڵێ خۆت چۆن هەز بە خۆشەویستیەکەی لە کەسی بەرامبەر یاخود کەسە نزیکەکانی خێزانەکە و بێ هاوڕێکانت بێ کە کەسێک میهرەبان بوو بۆ دووەیە کەسێک باوەشی پیاکردی ماچی کردی دڵخۆشی خۆی بۆ دەبڕێت کە دڵخۆشیێک بینی ئەوێت تۆش دڵخۆشیەکە ببینیتەوە ئەوە من وای ئەبینم. باشە پێم بڵێ خۆشەویستی لای تۆ چ ڕەنگێکە؟ سوور. سوور؟ بەڵێ. لای منیش سوورە زانی؟ دوای پێمان بڵێن ئێوەش خۆشەویستی لای ئێوە چ ڕەنگێکە. باشە ئێمە ئەتوانین بە وشەش یاخود بە قسەش خۆشەویستی دەرببڕین وایە؟ من تۆم خۆشە. منیش تۆم خۆشە. باشە بە ئەوەش لێ بپرسم بزانم دایک و باوکت چۆن خۆشەویستیت بۆ دەرەبڕن؟ ئێستا من خۆشەویستیم بۆ تۆ دەربڕی. گرنگت پێ ئەدەن باوەشە پیاکەن ماچ دەکەن یعنی هەشتێک لە خۆشەویستیە هەبوو دایک و باوک بۆ دەڕابڕە چکە تاکە کەسە کە مناڵەکەی خۆش بوێت ئەو تاکە کەسە ئەیش مناڵەکەیەتی کە خۆشی بوێت زۆری خۆش بوێت. ڕاستە زۆر باشە. باشە لەگەڵ ئەو هەموو خۆشەویستی کە تۆ هەتە بۆ خێزانەکەت و خێزانەکەش هەیەە بۆ تۆ ئەگەر بێت و هەڵەیەکەی تۆ
لە ڕۆژەکە پێت خۆشە دایک و باوکت چۆن مامەڵەت لەگەڵکەن ئەبێ حەقمان پێ بێت چکە تۆ هەڵەت کردووە هەشتێکی لێکەی مافی خۆیانەکەوات لێ بکەن چکە تۆ هەڵەت کردو بەڵام نەبێ بچی عەزابێکی گەورە بێت یان شتێکی ئاوایی تەنها بە تووڕەبوونێکی ئاسایی ئەتوانیت چارەسەری کێشەکەت بکەیت. زۆر باشە ڕاستەکەی لەبەرەوەی کە کاتێک تۆ هەڵە بیت یاخود مناڵەکانی هاوڕێت وەکو تۆ هەڵە بن ئەبێ ماف بە دایک و باوکیشیان بن کە لەیان تووڕە بن یاخود سزایەکی بچووکیشیان بن لەبەرەوەی کە هەڵن وایە؟ باشە چ شتێکی خۆت یان چ خویەکی خۆت بەلاوە ناشرینە؟ کە لە ڕقم هەشتێکم وێت ئەگەر حەزم لە شتەکە و پێ بڵێن باش یعنی زۆر کە لە ڕقم چۆن؟ بۆ نمونە کە داوای شتێک ئەەکەم کە وتم ئەوەم بۆ بکڕە وتی نەخێر ئەڵم بە ئەوێ بۆم بکرد بەڵام لە هەنە جارێشا گەر بچی بۆ ماڵی ڕەفیقەکەت یان هاوڕێکت کە دایکت وتی یان گوتی نەخێر ئەو دڵنیا بە سوودی بۆ خۆت هەیە چونکە بۆی هەیە لە ڕێگاکە کە ڕۆشتیەکە بڕوفێنێ ئیتر یان شتی ئاوایی سوودی بۆ خۆت کەوتی نەخێر. زۆر باشە با پێکەوە لێ بپرسین بزانین ئەی کاتێک ئاڵین ئەزانێ کە هەڵەیە چۆن داوای لێبوردنەکە؟ ئەبێ قەرەبووی هەڵەکەمان بکەینەوە ئەو هەڵەیە چی بوو و ئەبێ یەکەم شت پێ بڵین داوای لێبوردنەکەین و دوایەوە ئەبێ قەرەبووی ئەو هەڵەیە بکەینەوە کە کردومانە. چۆن؟ بۆ نمونە کە تۆ هەڵەیەکت کرد ئەبێ بچی هەڵەکە چاک بکەیتەوە بۆ نمونە تۆ ئەچیت شتێکی ئەو ئەبیت ئەبێ بچیت بە هەمان شێوە شتەکەی بۆ بەریتەوە و داوای لێبوردن لێ بکەیتەوە و یاخود ئەگەر توانێت هەدەیەکی باشی بۆ بکڕیت و بووی بێت بۆیکە بە سپرایزێک زۆر جوان دەرەچێت. ئافرین هەر بژیت بەڕاستی زۆر 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 دڵم خۆشە کە ئەبینم مناڵی ئاوا ژیرمان هەیە ئاواهی بە باشی بیرەکەنەوە ڕەفتارەکەن لەگەڵ خێزانەکانیانە. جا باسی ئەوەشمان کرد وتت یەکێک لە ڕەفتارەکانی من کە خۆم حەزم لێ نییە ئەوەیە کە زۆر گرنگی ئێم بەخۆم و قژم چاکەم و زۆر احتیمامێم یاخود گرنگی ئەم دووبارە بەخۆی. بەڵام ئاساییە ئەگەر زۆر زۆر نەبێت بەڕادەیەک کە دەوروبەرت یاخود دایک و باوکت بێزارکەی ئەگینا گرنگیان بە خۆت کارێکی باشە بەڵام بۆ ڕادەیە کە وەکو خۆت باست کرد زۆر زۆر نەبێت هەموو دەقێک بچیتە بەردەمانە ئەم تۆزش ما ئەو قژم اینجا دەستکەی بەگریان من نامە دەرەوە لەگەڵ ئێوە لە برۆی کە قژم تاڵێکی هاتۆتە دەرەوە کەواتە تۆ ئێستا زانی کە ئەو ڕەفتارە و ناشری ناتوانانی کاری لەسەر بکەی وایە؟ زۆر باشە. جا ئازیزانی خۆشەویستانی ئێمە دایک و باوکان پێویستە ئێمە گرنگی بین باشتە جوانەکانی مناڵەکانمان یاخود خووە جوانەکانی مناڵەکانمان بۆ ئەوەی کە خووە خراپەکانیان بشارینەوە چونکە ئەگەر بێت و ئێمە گرنگی بین بە باشەکان دواتر خراپەکانیش وردە وردە کاڵە بنەوە و نامێنن. جا گرنگیشە کە لە سەرەتاوە باسمان کرد دایک و باوکان خۆشەویستی خۆیان بۆ مناڵەکانیان دەرببڕن پێیان بڵێن ڕۆژانە یاخود ڕۆژی چەند جارێک پێیان بڵێن خۆشمانەوەیت بەڕاستی دڵخۆشین پێت یاخود چەند وشەیە کە مناڵەکە خۆی پێی خۆش بێت چونکە بەماوا لە ئێوە ئەکات ئێوەی مناڵ کە ئێوە زیاتر باش بن زیاتر هەوڵی کاری باشتر بن زیاتر ئامۆژگاریەکانی دایک و باوکەکانتان وەربگرن. جا زۆر زۆر دڵخۆش بۆ ئەمڕۆ پێکەوە گفتوگۆمان کرد با کۆ تا پرسیاریشی لێکەم لە ئاڵین. ئاڵین تۆ تەمەنت چەند ساڵە؟ 10 ساڵم. 10 ساڵی تەمەن درێژبی باشە تۆ وەکو مناڵێکی 10 ساڵ ئامۆژگاری چیە بۆ مناڵانەی کە بینەرمانن؟ سەرتا زۆر سوپاسی سۆشیال میدیای کورساتەکەم و مناڵان هەمیشە ڕاستگۆ بن و ئەگەر پرسیارێکتان هەبوو بچن لە دایک و باوکتان پرسن بەڵام ئەگەر وتی نەخێر وایە دڵت ئەشکێ بەڵام ئەوان لەبەر چاکەی تۆ ئەڵێن نەخێر کە شتێک خراپبوو بۆیە پێت ئەڵێن نەخێر. هەر بژی دەست خۆش بێ بەڕاستی زۆر زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک قسەی باشت بۆ ئێمە کرد و دڵخۆشە کردین و بەڕاستی منیش ئامۆژگاری باشم لە تۆ وەرگرت. بە هیوام کە مناڵەکانی هاوڕێشمان بەگوێی تۆ بکەن وەکووتت لە بەرەوەی کە دایک و باوکان باشی مناڵەکانیانەوێت لەوانەیە ئەوان لە تەمەنی خۆیانە نەزانن کە ئەوە ڕاستە بۆ ئەوان بەڵام دایک و باوکان دڵنیابن کە باشی تویانەوێت بۆیە ئێوەش بەگوێیان بکەن. ئەنجا گەشتوینەتە کۆتایی دڵخۆشم کە لە یەکەم بەرنامەی
تایبەت بە سۆشیال میدیای کورسات کە گفتوگۆ لەگەڵ تەوار پێشکەشمان کردن لەگەڵ ئاڵینیش جا ئەگەڕینەوە بۆ لاتان بەڵام لەگەڵ نازام ئاڵی نەبێیان هاوڕێکی کەمانە بێت پێت خۆشە بێبییتەوە؟ ئەگەر کێشە بۆەوە نەبێ کاتە پێت خۆشە بێبییتەوە زۆر باشە ئەجا وەکو ئەبینن ئێلاس کیچینمان لە بەردەمایە تۆ کامڕانت بەلاوە جوانە با مۆرەکە بێ مۆر حەزت لە ڕەنگی مۆرە؟ بەڵێ ئەوە شینە مۆرەکە ئەوەیانە ئەوە مش حەزم لە ڕەنگی سوورە ئەنجامە هەرێکی بەتامێکە باشە ئەمە یەکەم مارکەی بەریتانیە لە عێراق کە خواردنە ئەمانە پێگاتون لە خواردنی تەندروست بۆ مناڵەکان کە هیچ پارێزەرێکی تیان نیە و زۆر سپاسێکەین کە سپۆنسەری ئەم بەرنامەی ئێمەیە جاتوانین پێکەوە بیخۆین تۆ سەرەتا بیکەرە و بیخۆ بزانم بەدڵتە زۆر خۆشە تۆش بخۆ زۆر چاکە کەواتە با منیش بیخۆم بە گوێتەکەم زانمە خۆی تۆ خۆشە بێ وای من تۆزێک ترشیشە زۆر خۆشە منیش زۆر خۆش بوو پێهیوام کە ئێوەش بتوانن تامیکەن لەبەرەوەی کە پڕ لە ڤیتامینە و زۆر بە سوودە بۆتان تا گفتوگۆیەکی تر لەگەڵ تەوار بەخواتان ئەسپێرین با پێکەوە ماڵاوایان لێ بکەین خواتان لەگەڵ